کارکتەرێکە پڕ لە قسە و باس بڵێم لۆکەیە بڵێم شاناس. بەرنامەی شەقامیش شۆڕشێکی تازە بوو لە میدیای کوردیە. بەڵام ئێوە وەک نمایشکار خۆتان پیشانیان نەگوە گۆرانی بێژ. حەز ناکەم سێریکەمەوە بەزیترەوەش بەشێکە لە ڕابردووی من. باپیرێ مردووە بەڵام تۆر گۆرانی بوو. هیچ کەسێکی نزیکی خۆت لە کەسە نزیکەکان قەتعی پەیوەندی کردووە؟ بەڵێ. هیچ سەرمایەدارێک هیچ بەرپرسێک دانی بۆ ڕۆکردووی بۆی کە بە تۆ بگات؟ حەزەکەم یەکشسە یعنی ڕازگۆ بەمیتر لە دەستگایەکە ممارەسی سێکستان کردووە. هیچ گۆرانیە کە ئەم کەسەی لە پشتەوەیە؟ نا. هەر لەسەر و کورسی جەنابە دانیشت ئیعلانی زەواجی کرد لەگەڵ جەناب تا حەزەکەم باسی کەم لێرەوە. یعنی تۆ چاوە ئەدەسەیتێ لوتە تەجمیل کردووە. ڕاستە. لێویشێ سلیکۆن و بۆ تۆکسەکە و تێ کردووە. کوڕێکی سەرکەوتی بێت سوێت دەڵم ماری بێ ئیجازە. بە جلوبەرجێکی نیم چەڕووتەوە گۆرانی دینیە گڵێ ڕاستە بەڵام وا پێویستیە کرد. حەزەکەی عاشق بوو؟